خوێندنەوەی کوشتنێک لە نووسینی سەردار عەزیز. چەند ڕۆژێک لەمەوپێش سەفا حیجازی یان سەفا ئەلمەشهەدانی لە ڕێگەی چاندنی بۆمبێکەوە لە تاهۆکەیدا لە دەرەوەی شاری بەغداد کوژرا. سەفا کاندیدی هەڵبژاردنەکان بوو. ئەم کوشتنە ڕووداوێکی ئاسایی نەبوو، چونکە لە هەناویدا کۆمەڵێکی زۆر لە ئاڵۆزی دنیای ئەمڕۆی عێراق و ململانەکانی لە خۆی دەگرێت. سەفا ئەندامی ئەنجومەنی پارێزگای بەغدا بوو، لە عاشیرەتی مەشهەدانی بوو کە بە زۆرینی لە قەزای تارمیە نیشتەجێن. تارمیە قەزایەکی سەربەناوچێکی ئاڵۆزە کە بە پشتێنەی بەغدا ناسراوە. ئەم قەزایە کە زۆرینی دانیشتوانەکانی سونەن، شارەکانی باقوبا، تکریت، ڕۆمادی و بەغدا پێکەوە دەبەستێت، بە تایبەتی بەناوچەی کازمیەوە لە بەغداد. ئەمەوەها لە تارمیە دەکا کە وەکو پردێک بێ لە نێوان پانتایی شیعە و پانتایی یان قوڵایی سونە. ئەم دۆخە لە سەردەمی قاعیدە و پاشان داعشدا بە شڕی ڕەنگیدایەوە. بۆیە لە میانی پرۆسەی چەسپاندنی دەسەڵاتی شیعە لە بەغدا چواردەوری بەغدایان پشتێنەی بەغدا مای نیگەرانی و کێشەیە. لەم بوارەدا زۆر هەنگاوی ئیداری سەربازی و ئابووری نراوە، بۆ نمونە بە قەزاکردنی شوعلە، بردننی حەشد، سوودبینین لە شەڕی تیرۆر. بەلای شیعەوە ئەم پشتێنەیە بە پلان وهای لێکراوە هەتا بەغدا بپارێزێ و پشتیوانی حکومی سونە بکات، وەک چۆن لە کەرکووکیش کراوە. سەدام بە پلان و پرۆژەی جیاواز ئەم کاری کرد. لە باشوورەوە زیاتر کارگەکانی تەسنیع عەسکەری دامەزراند کە لەگەڵ خۆیدا کادیرانی سونەی هێنا. لە باکووری بەغدا زیاتر پشتی بەڕووباری دیجلە و کشتوکاڵ و کێڵگەی ماسی بەست. لای شیعە ئەم پرۆسەی ڕێگری بوو بۆ ئەوەی کە ئەوان لەو ناوچانەدا جێگیر بن، بۆی ئێستا وەک مافێکی زەوتکراو دەیانەوێ بچنەوە ئەو ناوچانە، یان وەک ستراتیژی پاراستنی بەغدا هەندێک لەو ناوچانە چۆڵ بکەن، وەک لە چرف سەخەر کردویانە کە جۆرێک لامان پرۆسەی سەدام لە ڕێگەی تەسنیع عەسکەری. سەفا کەسێکی بوێر بوو، هەروەها ئەم هەنگاوانی شیعەی بەگۆڕینی دموگرافی ناودەبەر، بۆیە مایی سرنج و فشار بوو. لە ئاستێکی تردا ئەم هەڵبژاردنەکە ئێستا کەمپینی بۆ دەکرێت بۆ شیعەی عێراق بە تایبەتی لە بەغدا جیاوازە، چونکە دوو فاکتەر هەن: یەکەمیان بەشداری نەکردنی سەدر، دووەم دەنگنەدانی زۆرینەی وەها دەکات کە شیعە لەوە بترسن کە ئەگەری لە دەستدانی زۆرینەیان هەیە لە حەفتاویە کورسەکەی بەغدا. ئەمەش پاڵنەری دروشمەکەی عەمار الحەکیمە کە داوا دەکات لە دەستی نەدەن یان لا تضیعوها. ئەم ئەگەری لە دەستدانە کاریگەری زۆرکردداری سیمبولی هەیە، بە تایبەتی کاتێ دیمەشق گەڕایەوە بۆ حکومی سونە، گۆڕینی دۆخی سووریا کاریگەریە لەسەر خیتابی سونە، بە تایبەتی کەسێکی وەک خەمیس خەنجەر کە سەفا سەر بە لیستەکەی ئەو بوو. ئەم ململانەیانە دەرخەری قوڵی ململانەکان و مستەحیلبوونی سەقامگیری سیاسیە بە تایبەتی لەسەر بنەما حکومی شوناسی یان تایفی. لەم ڕوانگەیەوە هەر گروپێک کە دەگاتە دەسەڵات لە هەوڵی ئەوەدایە وەها بنەماکان بگۆڕێ کە بتوانێ بمێنێتەوە، بەڵام ئەم خواست و ترسە دەبێتە مای شکستی، وەک چۆن لە هەردوو مۆدێلی سونە و شیعەدا دەیبینین. لە هەمان کاتدا ڕۆتی ئەلمانیا حکومی دوور لە تایفی لە عێراقدایان بوونی نییە یان لاوازە، بۆیە چاوەڕوان ناکرێت لە داهاتوویەکی نزیکدا مۆدێلێکی عەقلانی حکومڕانی بێتە ئاراوە. ئەمەش وەها دەکا گرژیەکان بمێننەوە، بەڵام لەسەر توانای لایەنی خاوەن بەهێز بمێننەوە.